بەڕێزانم کاتتان باش جارێکی تری زۆر بەخێر بێن سپاس بۆەوەی کە لێرن هەموو نەتەوە زیندووەکان هەمیشە یادی ئەو بەسەرهاتانەکەنەوە کە بەسەریان هاتەوە واتە و نەهامەتیانی کە بەسەریان هاتووە هەوڵێن وانەیەک بێ بۆەوەی کە نەوەی ئایندە سوودی لێ ببینێت ئێمەش کۆمەڵی ڕێکخرا و چالاکوانی بواری جینۆسایدین کامڕۆ کۆبوونەتەوە دوو بەیانناممان هەیە کە بەیاننامەیەکیان بەندەی خوێنێتەوە لە یاتی 36 ساڵەی تاوانی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە خوشکان برایان ئامادەبوانی خۆشەویست هەموو لایەک بەخێر بێن ئەم ساڵ 36 ساڵ تێدەپەڕێت کە ڕژێمی بەعسی فاشی یەکێک لە گەورەترین تاوانەکانی مێژووی مرۆڤایەتی بەرامبەر خەڵکی شاری هەڵەبجە ئەنجام داوە بە چەکی کیمیاوی شاری هەڵەبجەی کیمیاباران کرد هەڵەبجە بووە شاری زۆرترین قوربانی هاوڵاتیانی سڤیل لە مێژووی مرۆڤایەتیدا ئێمە لەم یادەخەمناکە و لەم یادەوەریە تاڵەدا بۆ پشتیوانی لە قوربانیانی چەکی کیمیاوی کۆمەڵێک داواکاری دەخینە ڕوو بۆ بەردەم ڕای گشتی و حکومەت یەکەم پێویستە حکومەتی عێراقی بە فەرمی داوای لێبوردن لە قوربانیانی چەکی کیمیاوی بە تایبەت و قوربانیانی جینۆسایدی کورد بەگشتی بکات دوو پێویستە قەرەبووی زیان لێکەوتوانی چەکی کیمیاوی بکرێتەوە سێ پێویستە پشتیوانە دارایەکان بۆ قوربانیان زیاد بکرێت و لیستی موچەکانیان ئاشکرا بکرێت چوار پشتیوانی هەموو هەوڵێک دەکەین بۆ دادگاییکردنی ئەو کەس و کۆمپانیانەی کە چەکی کیمیاویان بە ڕژێمی پێشوو فرۆشتووە پێنج پێویستە هەنگاوی پەلە بنرێت بۆ دادگاییکردنی هەموو بەشداربووان لە کیمیابارانکردنی هاوڵاتیانی سڤیل لە کوردستان بە تایبەتی تۆمەتبارانی بواری جینۆساید شەش پێویستە حکومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکاری قوربانیانی خەڵکی شاری هەڵەبجە و قوربانیانی چەکی کیمیاوی لە کوردستان بداتەوە کە بریتیە لە چارەسەرکردنی برینداران دابینکردنی دەرمان بە خۆڕایی بۆیان بەجێگەیاندنی هەروەها بەجێگەیاندنی ئەرکا ئابوووریەکانی کە خۆی لە دابینکردنی پێداویستیەکانی وەکو خان و هەر پێداویستێکی تر هەیە دەبینێتەوە واروەها داوا دەکەین کە ڕووفاتی ئەنفال کراوەکان بگەڕێنێتەوە و بە زووترین کات کە پشکنینیان بۆ بکرێت و منداڵە و ڕێکاری یاسایی بەرامبەر چارەسەرکردنی کەیسی منداڵە و بووەکان بگیرێتە بەر حوت پشتیوانی هەروەست و داواکاریەکین کە کەسوکاری قوربانیانی شاری هەڵەبجە داوا بکەن لە کۆداییدا سەری ڕێز و نەوازش لەم یادە تاڵە بۆ قوربانیانی شاری هەڵەبجە دادەنێوێنین یاد و یادەوەریان بەرز ڕادەگرین ڕێکخراوەکان یەکەم ڕێکخراوی چیرۆکانی ئەنفال دوو ڕێکخراوی کوردستان بەبێ جینۆساید سێ تۆڕی KONCICC چوار تۆڕی ئایکان کوردستان پێنج ڕێکخراوی قەدەغکردنی چەکی کۆمەڵکوژ لە کوردستان شەش ڕێکخراوی جیهانی بێچەکی کیمیاوی و بایۆلۆجی حوت ڕێکخراوی هەڵمەتی دادپەروەری هەموو ساڵێ لە یادی کیمیابارانی هەڵەبجە و لە یادی چواردەی چواری ساڵیادی ئەنفالە وەکو کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی تایبەت بە جینۆساید و ئەنفال هەڵدەستین بە گردبوونەوەیەک یان بە خوێندنەوەی چەند بەیاننامەیەک تایبەتە بە داواکاری کەسوکاری قوربانیان دیارە داواکاری کەسوکاری قوربانیان تا ئێستا وەک پێویست نەبووە ڕەنگە لێرە و لەوێ خەڵک بڵێ ئەوە نیە عەرزەیان وەرگرتووە خانوویان بۆ کراوە بەڵام ئەوە بەس نییە بۆ ئەوان ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە کە بۆ کەسوکاری قوربانیان بکرێت هاوکاریەکی شایستەیە بڵێن موچەیەکی شایستەیە جیاواز لە موچەی فەرمانبەران و جیاواز لە موچەکانی تر دابینکردنی نەخۆشخانەی تایبەت و کۆمەڵێشتی تایبەت داواکاریەکی ترمان ئەوەیە کە تاوانباران بە سزای خۆیان بگەن ئەمانە هەمووی داواکاری ئێمە وەکو ڕێکخراوەکانی تایبەت بە جینۆساید و ئەنفال کراوە ئێمە ساڵانێکی زۆرە هەموو ساڵێم داواکاریە دووبارەکەینەوە ڕەنگە بۆ ئەم سەردەمە جێبەجێ نەبێ بەڵام بۆ کاتی خۆی هەر جێبەجێ بێ ئەگەر دیقەت بین جاروا هەیە لە 100 ساڵەیان لە 50 ساڵەیە کەیسی شوێنێک یان کۆمەڵکوژیەک بە جینۆساید ئەناسیێنرێ ئێمە خۆ نابێ ئەلەو تاوانانی بەرامبەرمان بکراوە خۆ نابێ بێدەنگ بین لێ هەموو ساڵێ تۆ ناتوانانی وەکو ئەوە وایە چۆن مناسبەیەکت هەیە جەژنێک لە جەژنەکانی خۆتەیە و دێتە پێشەوە خۆتی بۆ ئامادەنەکەی ئێمەش وەکو ڕێکخراوەکانی ئەنفال و جینۆساید کاتێک کە ئەو بۆنانە دێتە پێشەوە ئێمە ناتوانین خۆ یعنی هیچ نەکەین بۆیە ئەمە بچووکترین شتەکە لەم ڕۆژە ئێمە ئەتوانین وەکو گروپێک کۆبینەوە کە ئەو ناڕەزایە دەرەبڕین هەڵدەستین بە خوێندنەوەی چەند بەیاننامەیەک و چەند خاڵێکی تایبەت ئێمە ئەکرێ لەگەڵ ئەوانەیشە کۆنفراسی تایبەتیشمان هەیە لە هەمان کاتا کۆڕ و سمیناری تایبەتیشمان هەیە چی پانێڵ بێتیەوە بێ بەڵام ئێستا جاروا هەیە بارودۆخەکەن ڕێناکەوێت بۆ ئەوەی کە تۆ سمینار و پانێڵ ئەنجام دەی بۆ نمونە ساڵی ئەم ساڵ یادەکە کەوتۆتە ناو ڕەمەزانەوە بەڵام ڕەنگە بۆ چواردەی چوار لە ناو ڕەمەزانە نیە ڕەنگە کاری باشتر بکەین